باسی گواستنەوەی مامۆستایانی کردوتی پێم ڕاگەاندویان موچەکانە لە کاتوساتی خۆیان بدەن یان ڕەزامەند بن بە گواستنەوەی ڕازی نێمە بە گواستنەوەی گوێی کێشەکانیان چارەسەر بکرێت. ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک لە هەوڵدان چەندین ساڵە ڕاژەی مامۆستایانی خوێنی کوردی بگوازرێتەوە سەر ناوەن وەکو هەموو مامۆستایەکی کە سەر ناوەن چۆن لە کاتوساتی خۆیان موچەکانیان وەرەگرن ئێمە بە هەمان شێوە ئێمە ئەوە بوو لە هەفتەی ڕابردووە سەردانی پایتەختی عێراقمان کرد بەغداد لەوێ چاومان کەوت بە بەڕێز دکتۆر ئیبراهیم نامس وەزیری پەروەردە و لەوێ گفتوگویەکی تێروتە سەرمان کرد و دیار بوو تێبینی هەبوو لە چەند خاڵی خانەشینەکان کە ئەو مامۆستایانە لە حکوومەتی عێراقی خانەشینن بەڵام لە حکوومەتی هەرێم دەوامەکەن. پاشان بەڕێزی وتی ئێمە لەگەڵ وەزیری حکوومەتی هەرێمە دانیشتوین وەکو پەروەردە باسی گواستنەوەی مامۆستایانی کردوتی پێم ڕاگەاندویان موچەکانە لە کاتوساتی خۆیان بدەن یان ڕەزامەند بن بە گواستنەوەی ڕازی نێمە بە گواستنەوەی گوێی کێشەکانیان چارەسەر بکرێت. و بەڕێزی خاڵێکی زۆر گرنگی باس کرد وتی کێشەی ئەم مامۆستایانە دەبوایە لە پارە خۆ چارەسەر بکردایە لەسەر سیخەیەک ڕێککەوتین فۆرمێک دابەش بکرێ بەسەر جەم مامۆستایان خوێندنی کوردی ئەوانەی ئارەزویان هەیە بە گواستنەوەی ڕاژەکانیان 7445 مامۆستا و فەرمانبەرە 1030 عەقدمان هەیە.